کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ڕەخنا لە چۆنێتی و میکانیزمی ناردنە دەرەوەی ژمارەیەک لە بەرکەوتوانی چەکی کیمیایی دەگرێت. کۆمەڵەکە پێی وایە ئەو ناوانەی دیاری کراون بۆ ناردنە دەرەوە هەیانە پێناسی بەرکەوتەی کیمیاییان نییە و جەختیش دەکەنەوە. ئاگاداری بەڕێوەچوونی پرۆسەکەش نین. کۆمەڵەکە ئەندامی لیژنەکەی و ئامادە نییە واژۆ لەسەر کۆنووسی کۆتایی ناردنە دەرەوەی ئەو لیستە بکات کە وەک بەرکەوتوانی چەکی کیمیایی پشکنینیان بۆ کراوە. ئێمە ئیمزای ئەو مەحزەرە ناکەین لەبەرەوەی ئێمە بە فەرمی ئەندامی لیژنەکەین و ئێمە بێ ئاگاین لە هەڵسەنگاندنی ناوەکان و ئێمە ئەگەر لەو لیستە لەو لیژنە ببووینایە ئەتوانم بڵێم هەنگاوێکی باشمانەنا بۆ خزمەتکردنی کەیسەکە و بەتایبەتی بۆ سەرکەوتن بۆ بەڕێوەباتی گشتی تەندروستی هەڵەبجە. بەڵام کاتێک کە ئێمە پەراوێزخراوین بێ ئاگاین لە ئەلف تا ئەخیری پرۆسەکە ئێمە ئامادە نین بچینە ژێر ئەو مەسئولاتەی کە ئێمە بەشێکە بین لەوەی دواتر ئەو هەڵەی کە بە منمانە بشکێتەوە. وەزارەتی تەندروستی بڕاری ناردنە دەرەوەی پەنجاب بەرکەوتەی چەکی کیمیاویدا بە مەبەستی وەرگرتنی چارەسەر لە دوای ناڕەزایی و بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لەسەر لیستی ناوی ئەو بەرکەوتوانی دیاری کراون. بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە دەڵێت ناڕەزایی و ڕەخنەکانی کۆمەڵەکە بە هەند وەرگیراوە. لە کۆی 45 ناوی بەرکەوتە 10 ناو لە لیستەکە لابراون کە پێشتر سوودمەند بوون. ئێمەش هەستاین بەکاری خۆمان زیاد لە 45 کەسمان هەڵبژارد پاش سەرنجەکەی بەڕێزیان کردمانەوە بە 35 کەس. من ئێستا هاتووم بۆ پارێزگای هەڵەبجە بۆ لای جەنابی پارێزگار بۆی ئیشەکەی بۆ ڕوون بکەمەوە کە ئەمیشە چۆن بەڕێوەچێت و هەموو تێچۆکانمان دیاری کردووە کەسیشمان لەوێ ڕاست پاردووە دکتۆرەکانیشمان ئاگادار کردوێتەوە بۆی بە زووترین کات بیانێری. ئێمە ناوەکانە خەینە سەر سوشیال میدیا ئەیخینە سەر تەلەڤیزیۆنەکان. ئێمە زۆر بە ڕوونی و ڕانی ئیشەکەین. ئەو کەسەی کە توانیتان ئێوە یاخود هەر کەسێک کە ئیدعایەوە کە کەوانە بەرکەوتونی توانیان یەکێک لەو ناوانەمان بۆ بێنن ئیسپاتیکەن کە بەرکەوتونیە ئێمە ئامادەی مشتێکین. بەپێی زانیاریەکان 250 بەرکەوتەی چەکی کیمیاوی بە چەند قۆناغێک پشکنینیان بۆ کراوە و 45 کەسیان دیاری کراوە کە پێویستی کردووە لە دەروەی وڵات چارەسەر وەربگرن. لە دوای ناڕەزایی کۆمەڵەی قوربانیان ژمارەکە بۆ 35 بەرکەوتەکەم کراوەتەوە. کۆمەڵەی قوربانیانیش کە نوێنەریان ئەندامی لیژنەکەی ڕای دەگەێنن واژۆ لەسەر کۆنووسی ناردنە دەرەوەکە ناکەن تا بە تەواوی پاکسازی لە ناوەکان نەکرێت و ئەو بەرکەوتوانە ڕەوانەی دەرەوە بکرێن کە باری تەندروستیان ناجێگیرە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.